هاوڵاتیانی خۆشەویست سەرەتا بە بۆنەی جەژنی ڕەمەزانی پیرۆزەوە لە تازەترین لێدوانیدا مەسرور بازانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە بڕی جەژنە پیرۆزە داوای هاوکاری و دام بە خۆداگرتن لە هاوڵاتیان دەکات. سەرۆکی حکوومەت سەرجەمە و قەرز و قەیرانانەی ڕووبەڕووی کابینەکەی بۆتەوە بە ئەزمموی هەڵەی کابینەی پێشووتر ناو دەبات و ئەو وتانەی سەرۆکی حکوومەت لە کاتێکدایە دۆخی هەرێم بە قەیرانێکی سەخت یابووری و سیاسیدا تێپەڕ دەبێت. هاوڵاتیان پێیان وابوو سەرۆکی حکوومەت لە بەرامبەر گەلەکەی داوای لێبوردن دەکات و ئامادەیی نیشان دەدات بۆ هەڵبژاردننی پێشوەختە و حکوومەتی ئینقازی نیشتیمانی. بەڵامەوەی لە وتارەکەی سەرۆکی حکوومەت دەبینرا بەردەوامیدانە بەم دۆخە چەق بەستووەی هەرێم و لە وتارەکەیدا هیچ ئومێدێکی بە هاوڵاتیان نەبەخشی. لە گوتاری دەست بەکاربوونم لە پەرلەمانی کوردستان ئاماژەم بەوەدا کە حکوومەتی هەرێمی کوردستان چەندین میلیارد دۆلار قەرزارە کە بڕی 27 میلیارد دۆلارە. هەر بۆیش بەداخەوە حکوومەتی هەرێم خاوەنی هیچ یەدەگ و پاشکەوتێکی دارایی نییە کەواتە ئێمە تەنیا پشت بەو سەرچاوە دارایانە دەبەستین کە مانگانە دێتە بەردەستمان. ئەمەش وا دەکات لە هەر قەیرانێکی دارایی ڕووبەڕووی کێشە ببینەوە. ڕاستکردنەوەی ئەم هەموو چەوتیە و دامەزراندنی بنەمای ئابوووریەکی سەقامگیر کاتی زیاتر و هاوکاری هەمولایەکی پێویستە. زۆربەی هەرە زۆری ئەو کێشە و قەیرانانەی ڕووبەڕووی هەرێم بۆتەوە لە سەردەستی حزبی دەسەڵاتدار بووە کەسی بەو شەیەکیش قەیرانەکانی نەخستە ستۆی خۆی و دەیەوێت چاکسازی لەسەر پشتی فەرمانبەران بکە. ئەما لە کاتێکدایە لە ماوەی 29 ساڵی حکوومەتی هەرێمدا حزبەکەی سەرۆکی حکوومەت یان سەرۆکایەتی یان جێگیری سەرۆکی لە ژێردەستا بووە. بێگومان ئەو وتارەی دوێنەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان دوور بوو لە چارەسەری ڕیشەیی کێشەکان لەبەرەوەی زۆربەی هەرە زۆری ئەو کێشانی کەوا هەرێمی کوردستان و قەیرانە گەورانێک پێدا هاتووە زۆربەی خودی خۆی ئەو حزبە گەندەڵانی دەسەڵاتدارە بوونە. بەڵام بە هیچ شێوێک ئاماژەی بەوە نەکردووەکەوە ئێمە سەبەب کاروینە بەڵکو هەموو چاکسازەکان لەسەر پشتی فەرمانبەرەکەوە فەرمانبەر بەشێک نییە لە کێشە و قەیرانەکان. بۆیەوە حکوومەتە پێشتر ئەمە بەڕاستی هەر لە کاتی ڕاگەیاندنی ناوی سەرۆکی حکوومەت وتمان حکوومەتێکی پۆلیسی و مخابەڕاتی و هەواڵگری دەردەچی ناتوانانی قەیرانەکان تێپەڕێن و چارەسەریان بکە بەڵکو قەیرانەکان گەورەتر و زەبەلاحتر دەبن. لەبەرەوانەی ئەو کەسانێکەوە ئێستا لە ناو حکوومەتدانەوە سەرۆکایەتی حکوومەتەکە دەکەن خۆیان بەشێکن لە گەندەڵی و قەیرانەکانی هەرێمی کوردستان. پارتی یەکێتی ماوەی 29 ساڵە حکومڕانی هەرێمی کوردستان دەکەن و كابینه لە دوای کابینەش شکستی زیاتر ڕووبەڕووی هاوڵاتیان دەکەنەوە کە لە نوێترین پەیامی سەرۆکی حکوومەتدا لە جیاتی جەژنانە بەتاڵی خەزێنەی دارایی و نەبوونی هیچ جێدەگ و پاشەکەوتێک ڕادەگەێنێت و دەژڵێت لەگەڵ هەر قەیرانێکدا حکوومەتی هەرێم ڕووبەڕووی کێشە و گیر و گرفتی تر دەبێتەوە. چاودێرانی سیاسیش پێیان وایە ئەم قسانەی ناڕاستە و خۆ شکستی حکوومەت و ئیدارەدانی وڵات دەردەخات. عیمران ئەمیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.